باشە چی وای لێ کردی تۆ ئاوا تیکتۆک دابنیت و دایبەزێنیت ئەپلیکیشنەکەی لە مۆبایلەکە تا و ئیتر بۆ شێوەزە چی وای لێ کردی هاوڕێ بوو چاوم لە هاوڕەکانی ترمە کرد ئەوان هەیان بوو ئەنی منیش حەزمە کرد بزانم ئەوە چییە چۆنە ئەین بۆ شێوەیە چاوم لە هاوڕەکانی ترمە کرد هەر لە ڕێی هاوڕێوە بەڵێ هەر لە ڕێی هاوڕێکانتەوە بەڵێ هەر لە ڕێگەی هاوڕەکانمەوە تووشی ئەمە بووم بەڵام ئێستا ئەنی زۆر پەشیمانم زۆر سترێسم بۆچی پەشیمانی هەر لەبەرەوەی کە ئەم حاڵەتانی بۆ دروست کردووی کە ئێستا لە ماڵەوە ئەنی زوای لێ کردوم زۆر نیگەرانی کردوم قەلەقی کردوم تووڕە ئەبم تەنانەت کە ئەم ساڵ پۆلی 12شم ئەنی ئەوە زیاتر قەلەق و نیگەرانی کردم لەبەرەوەی ئەوەندە کاتم یا بە هاوڕەکانم ئەوەندە کاتم نەداوە بە سعی و دەرس و دەورەکەم باشە ماڵەوە ناڵێن کە ئێمە کچێکمان هەیە و لە پۆلی 12 ئیتر خەتی ئینتەرنێتەکە لە ئەبین لەبەرەوەی ئەم بخوێنێ و سعی هەیە و وەکو هەموو ماڵێکی ترزیسە زۆر ماڵە بینم لە کاتێکە کە مناڵەکان لە پۆلی 12 تر خەتی ئینتەرنێتەکان لابن لەبەر خاتری کچەکەیان یاخود کوڕەکەیان کە لە پۆلی 12 نەخر ئەزانی لەبەرچی لەبەرەوەی کە ئەوان من بە گەورە ئەزانن ئەڵێن گەورە بووە خۆی ڕاست و دروستی خۆی ئەزانێ بەڵام کەوان قسەیەک بە من ئەڵێن من زیاتر تووڕە ئەبمەوە لەوان یا لەوانەشە خەتەکە لێ ببڕن تۆ زیاتر تۆڕەبی بەڵێ ئەنی ئەوەش کەسا ئەوەش هەیە من کەس هەبوو هاتوتە لام و توێتی مامۆساکەمە خەتەکە ئەکوژێنینەوە ئیتر مناڵ تووڕە ئەبێ ئیکەن بە فەرتەنەیە ئەقیژێنە ناوارەکەن بۆ خەتەکەمان نییە هەڵە جارووە کە خەتەکە تیای نامێن هەتا چین پڕیەکەینەوە مناڵ هاوارێتی بزدەبن منیش ڕێک بەو شێوەیە ئەنی زۆر تووڕە ئەبم لەسەر شتی باسیت ئەیکەم بە کێشە ئەنی شتەکە زۆر باسیتیشە من کێشەی لە دروست ئەکەم تووڕە ئەبم طبعا تۆ تا سعات چواری بەیانی ئەگەر نەخەوی ئەمەواد لێ ئەکا سترێسە بۆ دروستەکە عین تۆ خەو کە شتێکێکە لەو شتانی کە مرۆڤ زۆر پێویستی پێێتی تۆ شەویش خەوت نەبێ و بەیانیش بچی بۆ دەوام و دوای پۆلی 12 بی ئەمەوە کە سترێسەکە زۆرەکە لەسرت ئەگەر هەموو ئەو کاتانە تۆ بە خوێندنەوە بیبیتە سەر ئەزانی چەند سعات خوێندنەکە بۆ تۆ زۆر ئەکاوەڵە بەڵام ئیتر من توش بووم ناتوانم وازی لێ بێنم چه جوانەکەم با من شتێک بە تۆ بڵێم طبعا تیکتۆک یەکێکە لەو پلاتفۆرمانی کە لەناو سۆشیال میدیا شوێنی فکر و فەلسفە نییە هەر شوێنی خۆعرزکردنەوە تەواو یعنی تا ئێستا کەسێکم نەبینی و بڵێ من لە تیکتۆک و فێری فڵانە شت بووم فێر نابیت بۆ هەر خەڵکە خۆی عرزەکە واش ئەکا بۆی زۆرترین بینەری هەبێ و زۆرترین خەڵک سێریکە شتێکەکە کە دژی بە هاکانی کۆمەلگایە بۆی زیاتر بینەری زۆرتر بێ جا لەبەرەوە شتێک نییە شوێنی فکر و فەلسفە پێشتر نییە کە تۆ بتوانی سوودی لێوەربگری شتێکە سوودی لێوەرناگری ئەنجا هۆکاری ئەو تۆڕەبوونانەی تۆش ئەو حاڵەتە سترێسی کە بۆ دروستە بێ طبعا ئەمە بۆ زۆرێک لە گەنجان دروستە بێ کە ئەوانی بە تایبەتی کە زۆر ئالوودە بوون بە بەکارهێنانی تیکتۆکەوە چیان بۆ دروستە بێت طبعا ژیانێک ئەبینێ ژیانێکی خەیاڵی ئەبینێ لە ناو تیکتۆکە کە یێتەوە ناو واقع سێرەکە شتێکی وانە واقعەکەی زۆر جیاوازە لەو دنیا خەیاڵیە وەهمەی کە بۆ خۆی دروست کردو ئەودا تۆ کۆمەڵێک هاوڕێتێ بەڵام وەهمە بەڵام خەیاڵیە هیچی حەقیقی نین هاوڕێکانت وایە طبعا تۆ گەر هاوڕێکانت حەقیقی نەبوو هاوڕێکانت تەنها لە خەیاڵا بوو دواتر کە یێتەوە سەر واقعەکەی خۆت کەواز لەو مۆبایلی دەستێنی تویتەوە سەر واقعەکەی خۆت سێرەکەی تۆ لە وەهمێکی زۆر گەورەیە ژیاوی لە خەیاڵێکی زۆر گەورەیە ژیاوی ئەمەواد لێکە تووڕەتەکە عەسەبیتەکە وەحسەکەی شتەکان بە دڵی تۆ نییە دوایی ئەم بەراوردەشی بۆ دروستە بێ ئەی باشە بۆ فڵانە کەس تیکتۆکە وایە ئەی بۆ من ناتوانم وابم بۆ فڵانە کەس فڵان چالنجەکە ئەی بۆ من ناتوانم بیکەم ئەمە وا لێکە دنیایەکی خەیاڵی تەواوەتی بۆ دروستەکە دواتریش زەرەکەی بۆ کێ بێ بۆ خۆتە بێ دوایکەی تۆ سەر واقعەکەی خۆت سێرەکەی شتێکی وانە بووە بۆیە یعنی گەنجان زۆر بەلاڕێیاچن ئەگەر وریای خۆیان نەبن طبعا ئێمە کاتێککە باسی ئالوودەبوونەوەکەین ئەگەر ئێمە فریان نەکەوین لەوانەیە هەریەکەمان بە شێوازێک ئالوودە بووبین بە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یعنی لە راپۆرتێکە خوێنمەوە زۆر جێی سەرسوڕمان بوو باسی وەیە کرد ئەیود ئەگەر تۆ شەو ڕۆژێک 4 سەعات سۆشیال میدیا بەکاربێنی 4 سەعات ئەوە تۆ ئالوودەی ئەنجا بیرم کردەوە جاوتم خۆگەر بە پێ ئەو ڕاپۆرتە بێ زۆرینەی زۆرمان ئالوودە بووین بە خۆشمان نازانین جاروای پێشە دەعی بە بڵێ وەڵام من ئالوودە بووم ئێستا شتەکە عکس بۆتەوە لێرە شتەکە عکسەکەی چۆنە 24 ساعتەکە 4 ساعتی ئەخەوێ ئیترما باقی هەمووی خەریکی سۆشیال میدیایە کە ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە زۆر بۆیە ئەگەر بە ئاگانەینەوە هەرێکە لە خۆمان بە ئاگانەینەوە سەرەکەی بە شێوازی لە شێوازەکان ئالوودە ئەبی بە سۆشیال میدیاوە جا لەبەرەوە بە ئاگا بینەوە جا یەکێک لە راپۆرتەکان کە لە بەریتانیا کرابوو لەسەر گەنجان
ئەو راپۆرتە هێشتا باسی تیکتۆکی ناکرد، یعنی هێشتا نەگەشتەوە سەر تیکتۆک، باسی سناپ و لەگەڵ ئینستاگرام بوو. ئەیوت لەو راپۆرتەی کە کراوە تقریبا لەسەر 3000 گەنج کرابوو، 3000 گەنجیان هێناوە کە بەردەوام بەکارهێنەری سناپ و ئینستاگرامن. دوای ماوەیەک سیرەکەن لەم گەنجانە زۆرینی زۆریان ئەوەی کە بە ڕێژەیەکی زۆر ئالوودە بۆ بەکاریهێنێ تووشی خەمۆکیە بن. هۆکاری خەمۆکیەکە چیەکە؟ هۆکاری خەمۆکیەکە ئەوەیە کاتێک کە لە سناپا کەسێکە بینێ زۆر دڵخۆشە، لە سەفەرە، لە گەڕانە، لە شوێنێکی خۆشە، دواتر سێری واقعەکەی خۆیەکە کە چەنی فەرقە لەگەڵ ئەو کەسەیە لەگەڵ ئەو گەنجەیە، ئەنجە دواییەت خەفەتە خوا و تووشی بێهیوایە بێت و تووشی بێ ئومێدیە بێ لەو حاڵەتی کە خۆی تایەتی ئەمە شوای لێکا بەرەو خەمۆکیە بە چکە بەردەوام خەریکی بەراوردکردنی خۆیەتی لەگەڵ ئەو وێنانی کە ئەیبینێ لە دەرەوە. طبعاً مرۆڤیش چ کاتێ وێنەی خۆی دابنێ و خۆی عەرزەکە کە لە خۆشترین شوێنابێ سناپێکەکە ئەڵێ من لە فڵان شوێنم، خۆشترین خواردنی دانابێ سناپێکەکە، سەفەرێکە ئیتر لەو سەفەرەیە هەر لە مەتاڕەوە ئەمەس خەریکی سناپکردنە، سواری تیارەکە بێ سناپەکە، دابەزە لە تیارەکە سناپەکە، ئەچێتە وڵاتە سناپەکە. ئەمە تۆ هەر ئەو لە قوتانەی ئەبینی کە دڵی خۆشە، بەڵام دوایی نازانی ژیانی چۆنە. دواتر کە ئەم کەسەش کە ئەمە ئەبینێ ئەڵێ خەڵکی هەمووی لە گەڕان و خەڵکی هەمووی لە سەیران و خەڵکی هەمووی لە پیاسەیە و لە وڵاتانە، منیش لە شوێنەکەی خۆمم، بۆیە ئەمە وای لێکە تووشی خەمۆکیەکە، تووشی بێهیواییەکە، تووشی بێتاقەتیەکە، دواتریش لەگەڵ دایک و باوکە تووڕە عەسەبی ناوێری قسەی لەگەڵ